سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان ئاماژەی بەوەدا پێیان ڕاگەیاندووە دروستکردنی پردی توەقوت لەسەر ڕووباری سیروان کاریگەری خراپی لەسەر ناوچەکە هەیە، بۆیە چاوەڕوانی بەرپرسانی هەڵەبجەیە ئامادەکاری بکەن بۆ ئەو پرۆژەیە. جێگری پارێزگاری هەڵەبجەش دەڵێت سەرۆکی حکوومەت خودی خۆی ئاگاداری پرۆژەکەیە و ئامادەکاری بۆ کراوە و لە داهاتوودا جێبەجێ دەکرێت. ئەوەش دەڵێت ئەگەر کەسێک پسپۆڕی هەر شتێک نەبوو پێویستە لەو بابەتەوە قسە نەکات. دروستکردنی پردەکەش پرۆژەیەکی گرنگە بۆ پارێزگای هەڵەبجە. مانگی حوتی 2019 ڕەزامەندی تەرخانکردنی بڕی 8 ملیۆن دۆلاری بۆ کراوە وەجە دواکەشی لەگەڵایە. دواتر لە مانگی 2020 تەمیل بۆ پرۆژەکە کراوە بۆی ئەم ساڵ ئەگەر دەستی پێکرد تەمیلی هەبێت لەلایەن وەزارەتی پلاندانانەوە و تا دوێنێژ ئێمە متابعەمان کردووە لە وەزارەتی ئاوەدانکردنەوە ئامادەکاریەکەن و جەنابی سەرۆکی حکوومەتیش هەر پێشتر لە ڕێگەی وەزارەتی پلاندانان و ئێمە ئاگادار کرد کە پرۆژەکە گەیشتوتە وەزارەتی ئاوەدانکردنەوە و ئێستا خەریکی پرۆسەی تەندەرینین. چەندین جارە بۆ دروستکردنی پردی توەقوت لەسەر ڕووباری سیروان حکوومەت بودجەی تایبەتی بۆ تەرخان کردووە. دوایین جار مانگی دوێم ساڵ بڕی 8 ملیۆن دۆلاری بۆ دروستکردنی پردەکە تەرخان کرد و هەنگاوی باش نرا بۆ دروستکردنی پردەکە. هاوڵاتیان و چالاکانی هەڵەبجەش بە گرنگیەوە باز لەو پرۆژەیە دەکەن و دەڵێن پێویستە بربەستی بۆ نێنرێتە پێش چونکە بۆ پارێزگاکە گرنگە. یەکێک لە گرفتە گەورەکانی ئەم شارە ئەوەیە حەڵقەی وەسڵی لەگەڵ هەم سنووری نێودەوڵەتیانە هەم لەگەڵ شار و شارچکانی کوردستانە بڕاوە. لەناو ئەو شوێنانە ئەو پردی توەقوتەیە و پردی تەنگی سەیم حەماوە مەسەلەن ئەوانە تێچوونێکی واشیانە، بەڵام کاریگەریی گەوریانە بێ لەسەر کرانەوەی ئەم شارەوە لەسەر تەبعاً پەیوەندێکی کۆمەڵایەتی و هاتوچۆ هەیە لەگەڵ خەڵکی ئەو بەرەوە لە نێوان خەڵکی هەڵەبجە و خزمایەتی و هاتوچۆ و ئەو کاتە جموجۆڵی بازرگانی و جموجۆڵی ئەم شارە بە کورتەکەی ئەکرێتەوە و ڕۆحێک ئەکرێتەوە بەری بازار و بە ڕۆحی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و ئەوە یەکێکە لەو پرۆژانەی کە کەمترین تێچوونی هەیە و زۆرترین خزمەت بەم شارە ئاکات. کێبوو بڕیاریا بکرێتەوە شتێکی باشە و جەدوای ئەو پردەست چییە پێشتر کە ئەوە بڕیارتان لەسەر نابوو ئەی ئەمە کێیە کە ئاڵێ نەکرێتەوە سلبیاتی هەیە هەمان لیژنان ئەگەر هەمان لیژنن بۆ پێشتر بە غەڵەتیان نابردوون. ئەگەر هەمان لیژنەژنین و خەڵکێکی عشایرە لە بەرەوەی خەڵک بچێ بۆ دێکەی خۆی و بۆ دیوەخانەکەی خۆی ئەمەش بابەتێکی ترە. ئەم مەسەلەی پردی تۆقتە بەڕاستی خۆی لە ئەسڵا دوو پرۆژەیەکی متەکامیلە ئەبێ پەیوەست بێ بەکردنەوەی مەرزی سازان بالفعل مەرزی سازانی لەگەڵانە بێت جەدواکەی زۆر کەمترە هەرچەند هیچ سلبیاتێکی نییە. پرۆژەی پردی توەقوت لەگەڵ 100 مەتری سلێمانی بڕیاری دروستکردنیان بۆ دەرچووە، بەڵام هێشتا ئاسۆی دەستپێکردنی پردی توەقوت دیار نییە. دروستکردنی پردەکە وێڕایەوەی دەرچەیەکی باشە بۆ پارێزگاکە و جموجۆڵی بازرگانی و ئابووری دروست دەکات. هاوکات ماوەی نێوان پارێزگای هەڵەبجە و دەربەندیخان بۆ 20 خولاک کەم دەکاتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.